سڵاو قوتابیان من مامۆستا خۆشەوی عەبدوڕەحمان ئەحمەد لە قوتابخانەی ئامادەی کلێڤەری ناحوکمی لەگەڵتان دەبم لە بابەتی بیرکاری ئەویش بابەتێکی زۆر گرنگ کە زۆربەی ساڵان پرسیاری لەسەرێتەوە ئەویش بریتە لە داتاشراو بە پێی کات ئاگادار بە داتاشراو بە پێی کات زۆربەی کات پرسیاری لەسەر دێتەوە لەو پرسیارێکە ئەم ساڵ لە خۆلی یەکەم هات بۆ دەرێ وا دابنێ کە x و y دوو نەخشەن بە پێی t توانای داتاشراویان هەیە ئەگەر y یەکسامی بە x سێ کۆیەک ئەوە ئەنجامی dx dt بدۆزەرەوە کاتێ x یەکسانە بە دوو ئەگەر بزانی dy لەسەر dt دەکات سالب سێ وەڵامەکانی a یەکسانە بە یەک لەسەر چار b یەکسانە بە سالب یەک لەسەر چار c یەکسانە بە یەک لەسەر دوو d یەکسانە بە سالب یەک لەسەر دوو قوتابی چۆن دەیناسیەوە بە داتاشراو پێی کاتە بەخۆی وەدەرێت دوو نەخشە بە پێی t توانای داتاشراویان هەیە ئەو دوو نەخشەیە و هەروەها dx dt داوا دەکات dy لەسەر dt دایە دەین پرسیارەکەی بەو شێوەشی کار دەکەین ئاگادار بە نەخشەکەی بنووسەوە y یەکسانە بە x سێجا کۆیەک سێکرد بابە لێرە ئێستا دەین داتاشراوی نەخشەکە وەردەگرین داتاشراوی نەخشەکە داتاشراوی y ئاگادار بە dy لەسەر dt دەنووسین داتاشراوی x توان سێیەکە دێتە پێشەوە یەک لە توانەکەی کەم دەکرێت جاران dx لەسەر dt ئەدی داتاشراوی یەک پێی کات وەگرت لەگەر هەر وای داتاشراوی وای dy لەسەر dt دەنووسین یەکسانە داتاشراوی x توان سێ دەبتە سێ x توان دوو جاران ئاگادار بە لەبیر نەکەی دەبی dx لەسەر dt لە تەنیشتی بنووسی ئێستا ئەو زانیارانە کە دای تێمە لە پرسیارەکەی دایدەنینەوە دەرێ dx لەسەر dt لۆ بدۆزەرەوە ئەگەر کاتێک x دووە و هەروەها بزانی dy لەسەر dt یەکسانە بە سالب سێ کەواتە دێین لە جیاتی dy لەسەر dt سالب سێیەکەی دەنووسین سێ جاران لە باتی x دووی دادنین دەرێن دەکات دووجا جاران dx لەسەر dt زۆر باشە ئێستا بزانین وەڵامەکە دەردەچی لە وەڵامانی کە سالب سێ وەچی خۆی دەینووسینەوە یەکسانە سێ جاران دووجا دەکاتە چار دوو توان دوو جاران dx لەسەر dt سالب سێ وەکو خۆی یەکسانە بە دوازدە جاران dx لەسەر dt ئەمە دەمانەوێت dx لەسەر dt بدۆزینەوە کەواتە دوازدە دەبی لابچی دەتەنیش dx لەسەر dt-ەکەی بینی جارانە دەیبینە ژێرەی سالب سێیەکە کەواتە دەرین dx لەسەر dt دەکاتە سالب سێ لەسەر دوازدە ئاگادار بە دەبی ئەو کەرتەی سادە بکەی وەڵامەکە بە ساتری شێوە بنووسی سەرە و ژێری کورد دەکەینە ئەوە بە سێ دەکا یەک ئەوە بە سێش دەکات چار کەواتە dx لەسەر dt یەکسانە بە سالب یەک لەسەر چار کەواتە وەڵامی ڕاست کە هەڵبژێرین لە ئەنجامەکان بریتە لە لقیبی کە دەکاتە یەک لەسەر چار قوتابیان ئەو بابەتی ئەوڕۆ باسمان کرد ئەویش داتاشراو بە پێی کات بوو کە لە بەشی سێم وانەی چارەم هەیتمان زۆربەی ساڵان پرسیاری لەسێرێتەوە ئاگادار بە وریا بە لەگەر داتاشراوی هەر نەزانراوێکی x dx لەسەر dt دەنووسی و داتاشراوی y dy لەسەر dt دەنووسی قوتابیان هیوادارم سوتان لێبینی بی دەرسی ئەوڕۆمان کۆتایی هات